بەێ هێژایاندا کو لەسەر ڕۆلا لاوان و بەشداریاوانە ناوا پرۆسەیە هەلبژاردناندا باخبن و چاوە ممکنە دەرفەتێن باشتر ژوانڕە وەرە داین لە ستۆدیۆیە سکرتێرێکی تیالاوین دموکراتە کوردستانی بەڕێزمەی سەر عوبەید میوانی مەیت و گەلک بخێر هاتیش بۆی بەرنامە هاشتاگ سپاس بۆ تەبلیبووناتە ئەمە ئیرۆ بەحسا گەنج و لاوێن کوردستانی بکن و چاوە ممکنە دەرفەتێن باشتر دوان هەلبژاردنان دەستێ واناکەوە ئەو گەنجن کۆ چەندین جاران ئالێ سەرۆکەی حکوومەتە هەرێمە کوردستانی پشتگیریاوانژی هاتیەکردن و هەروها ڕۆلاوان بە گرینگ هاتیە نرخاندن ژوێ پرسیاری دەست پێ دکەم گەلۆ چاوە یانژی بچ ئاوایەکی گرینگە گەنج بەشداری پرۆسەیەن سیاسی بکەن. بەێ سپاس ئەبرۆ کاچەوان بەرینها لاوان ئەف وڵاتە ماساتلوی وڵاتی سەر شان و سەرداهێنانên لاوان دروست بووە ئەڤروکە خۆشحالی بە بەشێکی زۆرێ کابینا نهێ لاون بەشێکی زۆرێ پەرلەمانی کوردستانی لاون ئەڤروکەش بوو بەشداریکردن هەلبژاردنên عێراقا فدرالدا ڕولێ لاوان ڕۆلێکی گرنگە چکو پێنجی سەدەیا پێکینانە کومەلگەهەیە کوردستانی خۆشحالی بە لاون بەرهەندێژی بەرپرساتکە هەرە گرنگکەویتە سەر شانی لاوە کە بشێن بەشدار بن ئەنک و نوێنەرێن باشن وی وڵاتی بنێرنە بەغدا بۆ هەندێ بەرگریە مافێن لاوان و یە کومەلگەی ئەنکوی کوردستانی بگشتیش کرد گومان تێدانینە ئەو نوێنەرەژی دێبنە نوێنەرێن ڕاستەقینەن ڕێبازە بارزانانی نەمر کە یەن پاری دیموکراتی کوردستان کە بێن داکوک کە بەغدای داکوکیل سەر پاراستنا هەرێمە کوردستانی پاراستنا مافین وان لاوان بکەن ئەوێت ئەوە چەندین ساڵە چاوەڕێ ئایندەکی باشتر و بەردەوام خۆماندی بکەن دو مؤسساتی هەرێمە کوردستاندا بەردەوام بیل هەندێک بکەنەوە کە چاوان ئەبێ هەرێمی بکەنە نمونە جوانە جیهانی یا ڕۆژهەڵاتانە بەڕاست ئەس باوەرم بەشداریامە وەکو لاوانان و بەشداریە لاوان بگشتی و بە ڕوتینە کاتر بە مادیبوونە کاتر بۆ هەلبژاردنە نوێنەرێن ڕێبازە بارزانی دێشێن پەرلەمانی عێراقی باشتر ماف و داخوازیین هەمین لاوان تایبەت هەمین تاکی کومەلگەها کوردستانی بدەستبەینن. باشە دو پرۆسەیە هەلبژاردنەیانژی دە هەر پرۆسەیە کادنا چارەنویسی چاوا دکارن مفاژ شیانên گەنجا وەرگرن. پێناسێن گەنجا دیر و درێژن چکۆ گەنج دایمەن جوان بیرکەنەوە دایمەن تشتی جوان دیێنن دایمەن جوان بزاوێتیان دایمەن جوان تشتی جوان دەستخۆەتین ئەوەژ ئەو بیرکردنا جوان وەکو سێگوشەیەکە زەردەشان باز لێ بکەینەوە ڕێک گەنج ناخی گەنجی ناخی لاوی ئەوەیە کە جان بیر بکەینەوە و جان قسە بکەن و جان تەسەڕف بکەین ئەف سێگوشە دروستکردنا کەساتە لاوی یەت هەمی لاواندا هەیش بۆ هەندێک کە بشین ڕۆلەکێ باشتر بگەرین بڤێ ڕەنگی ئەم لاوین کوردستانی دێشێن کوردستانەکە جوانتر و ئاوەندانتر پێشکەشی کومەلگەها کوردی باشە ئامادەکاریێنوە چاوانە وەکو یەکی تیالاوێن کوردستانی ئیکەتیاڵاوین دیموکراتە کوردستانیت دەمێ شۆڕەشاندا وەکو پێشمەرگەهێک نەهاژی وەکو پێشمەرگەهێکی مەدەنی پش هەلبژاردنە بەرنامێن خۆیان جداجدامەی هەی بەرنامی سوشیالی مەی هەی بەرنامی میدیای مەی هەی بەرنامێن مەیدانی هەی بەرنامێن تەخین جدا جدایت لاوان مەین تەی کە وەرزشوانن هونەرمەندن ڕەوشەمبیرن شانوکان هەمی بارین تەین گۆر ئەو بەرنامێ مەدانێکە وەکو ئیکەتیاڵاوین دیموکراتە کوردستانی پێشی چەند ڕۆژان کۆمبۆنەکە سەرکردایەتیە بە ئامادەبوونە ڕێزدار فازڵ میرانی سکرتێری مەکتەبە سیاسیە پارتی دیموکراتی کوردستان کە بەرنامەی تێر و تەسەلی تێدا هاتە بازکردن و کەژی نەهاژی ئەم چاڵێکێکی تێن شەقلاوە دهێن پێش دوێنێ و پێرێ و ڕۆژانە ئەم دناف لاواندانە بۆ هەندێ هیڤی و داخوازێ دوان هەم بگەین هەمژی ببینە پاڵدەرێک بۆ لاوان بۆ سەر سندوقێ دەنگدانێ بۆ هەلبژاردنە کاندیدێت ڕێبازی هەیانها داخوازی لاوێن هەرێمە کوردستانی چ بوون وەک تەبەرین هاژی بەحسا چەندین پرۆژەیە کرد ئەو پرۆژەش چ پێکتێن ئەو چاوەتکارن گەنجێن کوردستانی پێش بخنگەلو لاویکەتیاڵاوین دیموکراتە کوردستانی ڕێکێکە بۆ گەهاندنا ئارمانجێن خۆلا و یا دوێ ڕێکێکە بۆ هەندێک کە ڕێکخراو دایم بەردەوام کادری یەکەتیاڵاوین دیموکراتە کوردستانی سەر هەندێک شوتێت کە گلە و کەموکوریە لاوان بگەهین تا دەسەڵاتی واتە کە ببیتە پردێک دناوبەرە لاوی کوردستانی و دەسەڵاتێژدا بێگومان بەرین و کەژی کە هەموو هەوڵ بزاوێنمە ئەو بڕێکن داتایە بڕێکن استیفتاءاتە بڕێکن جدا جدا هەمی کەم و کوریت هەین کە بکەونە خزمەتە لاوان مە پێشکەشی شوڵەژێکری جێن شوڵەژێکری نەهاژی ئەمین بەردەوامی تایبەت بانگەشە هەلبژاردنەدا ئەم بەردەوامی دناف لاواندا ئەو ڕاستیە هەی زۆرجە ڕاستی و جوانی دوێ وڵاتی تێنە پەردە پوشکردن بە تشتێن نەجوان ئەو ڕاستیە هەی کە ئەو داتاین بەردەست هەم کابینەین حکوومەتە هەرێمە کوردستانی هەم کابینە نەهای وێداویێت چەندین پرۆژێن جوداجدا دەڤەرێن جوداجدا احتیمالە زۆر جار بە ڕوونی و
برچاوونیان با جوانی نهایه دیتن اوان داتایا اوان کارن هاتی نکردن بو لاوان تخینه بردست کو بو هندی کاری سر کن او جی بجداری و عملی کن بو هندی آینده کی خوشتر و جوانتر وی ولاتی بش ئەگەر ئەم بێنە سەرگرنگیا سوشل میدیا و گەنجن کوردستانی باخەن حیان هات و ئەزمونا گەنجن کوردستانی دبکار ئانینا سوشل میدیا چاواد نرخینی گەلو بداخەوە ئەس بێ زمونێ بۆ لاوین کوردستانی نازڤرینم چکۆ لاوی کوردستانی لاوێکی جوانە جوان بیرکێتەوە جان تەسەڕفێتێت و جاندژیت و وڵاتی خۆشی جاندوێت و خۆش بێتن بەس بەداخەوە تایبەت پشتی دەرکەتنە ئۆپزیسیۆنی هەرێما کوردستانی سەر ئێشەکە هەرە مەزن لڤی وڵاتی دروست کرد ئەوژی دروستکردنە نەشرینکردنە هەموو مؤسسات و هەموو تاک و هەموو پیرۆزی و هەموو هەر تشتێ هەیە لڤی وڵاتی بوو سەبەب کە ئەمژی وەکوڵان بکەوینێت ژێر vê fişarê ve bes ev rojê ew ke berdam taybet Cenabî Serok Barzanî şîreta wî bû me wekû rêxira wekû lawan ew e ke nekevîne jêr hejmona evê karînana mîdya xirab karînana sosyala xirab daîmen cantir beramber xelkî beramber xwe an minafisê xwe an rikaberê xwe siyasî rawastîn û cantir bî lê bikene bê ku ew tecawuzê li ser kes hatiye hîç takekî komalgehê bikên gelek başa her ser vê babetê narînata çî yan jî sedem çî gelo dibîne di dema helbjartina hindek jara sosyal medya dibin meydanek ji bo tund û tîjê taybet eger em bên ser gênca baxivin sedem ji çira vedgere gelo ev em berî niha got sedem bi vê vedgerin hemî dema beyannameyên taybet yê Parti Demokratîk Kurdistan û xwedî Cenabî Serok Barzanî ev e ke em taybet sosyal û medyayê bi ciwanî kar bînin û basî ciwaniya bikin. Ew xelkî divêt ser hesaba Partî Demokratîk Kurdistan denga bînin daîmen bo civîndanê û bo tiştên neşirîn û bo tiştên neciwan bikarîne ji ber hindê wa hezirtiyan ke îdî bi vê rêkê deşên denga destxaveyîn Iraqê tu sedemê ji çira vedgerînî eger mij Kurdistanê derkevin. Wekî çi ser asta Iraq? Li ser hebûna tund û tîjiyê di nava sosyal medyayê ji aliyê gêncan eger bi ser asta Iraqê baxivin ne tenê Kurdistan. Ev ê madem niha em xeleb karînana mîdyayê taybet ew cihên berpirsatiya mîdyayê sosyalê dirist hel negirtî ke kiriya alavek bo hindê ragihandinên xwe pê biket an şûya xwe pê biket bo zêdekirina çardenga hem li Kurdistanê hem li Iraqê hindî tund û tîjî berçav kirî hind ciwanî û hind pêkvejiyan hind ayindekê ciwantir yê geştir rêkeyên xweştir çiko sosyal medya bixwe medya bixwe niha bûye rêkek ke law û hemî takê komelgehê ke bi wê rêkê bişêtin ciwantir bîr biketەwە ciwantir bijîtin ciwantir ayindê xwe destnîşanke niha dehan law bi rêka sosyal medyan ku bi rêka torên komaletî û YouTubeî fêrî zimana îngilîzî bûne dehan law bi rêka YouTubeî şiyane delîvên karê bixwe bi dest vebînin dehan law û sedan law heta du mahekê bez mixabinî ve hindî bû tund û tîjiyê û neşrînkirina hêk û du nepêkvejiyanê hatiye bikarînin hin bû jiyanê û xweşiyê û ayindekî geştina hatiye gelek başa li dawiyê peyama te ji bo gêncên Kurdistanê çi nepêtiviye çawa nêzîkî pirsên niştîmanî û neteweyî bibin gelo peyama min em e ke em wekû yeketiya lawên Demokrata Kurdistanê peyama me bi giştî ew e ke em bi riştir ke eger berî niha me 24 demjimêra kar kiribî evê bikeyne 48 demjimêr bo hindê wan nînerên rasteqîne binêrine Bexda carekatî berê firokên xwe yên cengî neyne ser Herêma Kurdistanê. Gelek başa gelek spas ji bo sekreteriyekî tiya lawên Demokrata Kurdistanê berêz Müyesser Ubeyt û mêvanên bû spas. Spas bi bernameazî serket.